عێراق پێی نایە تونێ لە تاریکەکەوە کوردیش پەرتەوازە و بە چەند بەشێک لە پرۆسەی سیاسی داهاتوودا بەشدارە. ئەوەی ڕوویدا جێی چاوەڕوانی بەشێک لە چاودێران و بۆ بەشێکی تریشیان جێی شۆکێکی گەورە بوو. پارتی لە دەرەوەی یەکێتی ڕێکەوتنی کرد و یەکێتی ژویستی بەو جوڵەیەی بە پارتی بڵێت ئەگەر دۆستیش بین بۆ هەموو شوێنەیەک لەگەڵت نابم. ئێوارەی دوێنێ یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئەنجام دراو. لە کۆبوونەوەکەدا ڕووداوەکان زۆر خێرا گۆڕانکاریان بەسەردا هات. چەند خولەکێک پێش دەستپێکردنی کۆبوونەوەکە شارپرێز لە زاری سەرچاوەیەکی باڵایی تایبەتەوە ئەوەی ئاشکرا کرد کە ئێرانیەکان لەسەر ئاستی باڵا دەسوەردانی قورسیان لە ئەجێندای کۆبوونەوەی پەرلەمان کردووە و بەلایەنەکانیان ڕاگەیاندووە. ڕێگە نادەن بەو شێوەی پلانی بۆ داڕێژراوە کۆبوونەوەکە بەڕێوە بچێت و ڕازی نابن چوارچێوەی هەماهەنگی شیعەکان پەراوێز بخرێت و بەشێکی سەرەکی نەبێت لە پرۆسەی سیاسی وڵات وەگەوەی سەدر و پارتی و بەشێکی زۆر لە سونەکان پلانیان بۆ دانابوو. هەرواش دەرچوو ئەرزوو چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی و بەشێک لە پەرلەمانتار و هێزە سیاسیەکانی دیکە هۆڵی کۆبوونەوەیان بەجێ هێشت و بایکۆتی دەنگدانیان کرد بۆ سەرۆکایەتی پەرلەمان، پارتی و سەدر، نەوەی نوێ و بەشێکی زۆر لە سونەکان لە نێو هۆڵی پەرلەمانمانەوە و دەستیان کرد بە بەڕێکردنی کارنامەی کۆبوونەوەکە. محەممەد حەلبوسی لە سونەکان و حاکم زاملی لە سەدرەکان و شاخەوان عەبدوڵاش لە پارتی بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردران. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نیشاندەری وێنەیەکە کە دەرخەری ڕێکەوتنێکی سیاسی پێش ساڵێک بەر لە ئێستایە کە لە نێوان ئەو سێ هێزەدا و بە هەماهەنگی و سەرپەرشتی بەشێک لە وڵاتانی دراوسی عێراق ئەنجامدرا. پێش بەڕێوەچوونی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق شارپرێز لە دوو ڕاپۆرتی شیکاریدا بەوردی باسی لە پێکێنانی بەرەیەکی فراوان کرد لە نێوان هەر سێ لایەنی پارتی و سونە و سەدریەکاندا کە لە یەک ئاراستەی سیاسیدا کۆبوونەتەوە. ئەو ئاراستەیە بە پشتیوانی ژمارەیەک وڵاتی سونە و لە دژی سیاسەتی ئێران لە ناوچەکە پێک هاتووە. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چەند خولەکێک لە دوای هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەیامێکی بڵاو کردەوە و وێڕای پیرۆزبایی سوپاسی هەموو ئەو لایەنانەی کرد کە پابەندی ڕێکەوتنەکەیان بوون و بەو جۆرەی لەسەری ڕێکەوت بوون کارەکان بەڕێوە چووە. شاخەوان عەبدوڵڵا کاندیدی دەرچووی پارتی بۆ جێگری سەرۆکی پەرلەمان هەرزوو بە میدیاکانی ڕاگەیان ئەوەی ڕوویدا ڕێکەوتنێکی سیاسی نێوان پارتی و سونەکان و سەدرەکان بووە و هەمووان وەک خۆی پابەند بوون بە ڕێکەوتنەکەوە و هیچ لایەک لە ڕێکەوتنەکە لای نەداوە. پەیامەکەی بارزانی باوکو لێدوانەکەی شاخەوان عەبدوڵڵا سەلمێنەری ئەو نیگەرانی و ناڕەزاییەیە کە وای لە یەکێتی کرد پاشەکشە لە شاندیا و بەشی پارتی و یەکێتی بکات و تاگلایەنە بڕیاری بایکۆت بدات چونکە پێشتر بەرپرسێکی باڵای یەکێتی لە ڕێگەی شارپرێسەوە مەترسی ئەوەی ئاشکرا کرد کە پارتی بە ڕێکەوتنی لەگەڵ سەدر و لایەنە سونەکان بە شێوەی ژێربەژێر و دوور لە یەکێتی مەترسی لەسەر یەکڕیزی لایەنە کوردیەکان دروست کردووە و هەرواش دەرچوو کە یەکێتی بۆی ڕوون بۆوە پارتی لەگەڵ ئەو هێزانە ڕێکەوتنی پشت پەردەی هەیە و یەکێتی وەگلایەنی سەرەکی ڕێکەوتنەکە حسابی بۆ نەکراوە لە هاوپەیمانی لەگەڵ پارتی کشانەوە و تاگلایەنە بڕیاری سیاسی خۆیان وەرگرت. ئێستا یەکێتی و پارتی و هێزەکانی تری کوردستان بە پەرتەوازەیی و دوور لە یەک خەریکی گفتوگۆ و بەشدارین لە پرۆسەی سیاسی عێراقدا و هەریەکەیان لەگەڵ یەکێک لە بەرەکانی یاریەکە و پارتی لە بەرەی هێزەکانی نزیک لە تورکیا و وڵاتانی سونە و یەکێتیش لە بەرەی هێزەکانی نزیک لە ئێرانە و خەریکی دەستبادانێکی توندن و 15 ڕۆژی داهاتوش بۆ هەردوو لە ڕۆژانێکی یەکلاکەرەوە دەبن بۆ دیاریکردن و سەرخستنی کاندیدی خۆیان بۆ سەرۆکی داهاتووی کۆماری عێراق. بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و کادرانی یەکێتی بایکۆتی حیزبەکان و دەنگ نەدان بە سەرۆکایەتی پەرلەمانیان بەکارێکی ناباش ناوبردوو پێیان وایە نەدەبوو یەکێتی کارێکی لەو شێوەیە بکات. بەڵام بەرپرسانی باڵای حیزبەکە بە باسکردن لە هۆکاری هەڵوێستەکەیان ڕەوایەتیە دەن بە هەنگاوەکەیان و پێیان وایە پارتی هەنگاوێکی مەترسیداری ناوە و ئەگەر یەکێتیش بچوایەتە نێو ئەو هاوپەیمانێتیەوە وەگەوەی پارتی داوای دەکرد کوردستان و عێراق دەچوونە قۆناغێکی نوێی مەترسیدارەوە. موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر بانگەشەی حکوومەتی زۆری نەدەکات و بەو پێی ئێستا لەگەڵ پارتی سونەکان توانیویانە زۆرینەی پەرلەمان کۆبکەنەوە پێدەچێت مەبەستیان بێت تاگلایەنە و بەبێ بەشداری چوارچێوەی هەماهەنگی حکوومەتی زۆرینە پێک بهێن و سەرۆکایەتی کۆماریش یان لەوان بێت یان بە ڕەزامەندی و گڵۆپی سەوزی ئەوان بێت.
عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی لە چاوەڕوانی ململانێ و ناکۆکیەکی توندی نوێدان و ڕەنگە داهاتووی عێراق ببێتە گۆڕەپانێکی نوێ بۆ یەکلایکردنەوەی ناکۆکی و ململانەی ناوخۆیی و دەرەکی و هەرێمیەکان و ئاڵۆزیەکی گەورە بەرەوکی وڵات بگرێتەوە لایەنە سەرکەوتوەکان بە ئاسانی نەتوانن لە خۆشی و نەشئەی سەرکەوتنەکەیان بەردەوام بن.